بەداخەوە کەشانۆ لە ئێستادا لە قەیراندایە و لە ڕابردوش هەر لە قەیراندا بوو بە هیوان کە لە داهاتوو زیاتر گرنگی بە شانۆ بدرێ زیاتر ببێتە بەشێک لە کولتوری گەلەکەمان وەکو دەبینین کە بینەرێکی زۆر زۆر کەمی هەیە شانۆ بۆیە بە هەر شوێنێکدا هەروی دەبێت بترسی لە هەرو شتێکدا ترسێکەوە ئایا دەبێت سەرکەوتوو بین؟ شانۆ ڕوبەڕوو جوولە و جەستە و دەنگە بەرامبەر بە بینەر بەرامبەر بە جمهورێکی زۆر دەری دەبڕێتن بۆیە لێرە پەیامی خۆم لە ڕۆژێکی وەکو ڕۆژ شانۆی جیهانی پەیامی خۆم دەگەێنم بۆ هەموو دۆستان و حبابانی نێو هۆڵی شانۆ و سەرتەختەی شانۆ بتوانن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ئاشتەواوی بڵاوکەینەوە لە مامۆستاکەم و فێر بوو کەوا من ڕووداوەکان دروست بکەم نەک ڕووداوەکان من دروست بکەم اول روزا مایا هم هاتی نویره مزاد خاری هم پاشی هاتی نویره دعاتت کن هم خوشه همه کیف خوشن هم کیف بخواد کن دنیای جی خوشه بکم And I'm here at Nowroots in Nashville, Tennessee. I love being here. I love Kurdish culture, Kurdish food. It's so beautiful to be here celebrating with everyone here in Nashville. And thank you for letting me come to be a part of this. And Nowruz Piros! I wanted to say Happy Nowruz. I love Kurdish people. You are the kindest people in the world, and I'm so happy to be here and enjoy your music and culture. ئەوە من هاتیمەوە بازاڕی لالۆن فرۆشان هاتیمان دەک لەزگە و شتی بکڕم لە بۆ مارێ لە بۆ گۆڕانکاری مارێ بازاڕەکی زۆر زۆر ڕێکپێکەوە بازاڕە هەموو شتێکی لێ پیا دەبێت شتێکی زۆر زۆر جوانی دەیە بە تایبەتی ئەو لەزگانە لە بۆ مەسلەی دیوەخان و شتیوە و گۆڕانکاری مەتبەغ و کەوەنتەر و ئەو مواسەفاتانی مارێ بە تایبەتی ئەوانەی زۆر بە پیرەژنەکانی خۆیان خۆش بێ ئەمە دوکانداری شێخەڵاینە ڕۆژانە ئیشی سۆندە و لایلۆن و تەحالف و ئەو بابەتانە دەکەین کە ڕۆژانە خەڵک دێ سۆندە و لایلۆن و شتانەمان لێ دەکڕی و کە بەهۆی مەعاشیش کەمە بازارەکەمان بڕێک خراپە بەس کە مەعاشمان لە بۆ دێتن برین خەڵک دێ یانی شتی دەکڕیتن و بازارەکە بڕێک جوولە جوولی تێدا دەبیتن بەس قەیرانیشە بازارەکەمان تۆزە خراپە